لە 24 ساعتی ڕابردوودا ژمارە ئەو کەسانەی لە ویلایەتی هوبێی لە چین کە ناوەندی سەرهەڵدانی پەتای جۆری نوێی ڤایرۆسی کۆرۆنایە گیانیان لەدەستداوە و بەرز بووەتەوە بۆ 242 کەس. ئاژانسی هەواڵی شینخوا بڵاوی کردەوە لە 24 ساعتی ڕابردوودا 14,840 حاڵەتی توشبوون بە پەتاکە لە ویلایەتەکە تۆمار کراوە و 242 کەسیش گیانیان لەدەستداوە. لە کاتێکدا تێگڕای ژمارەی توشبووان بە ڤایرۆسەکە لە ویلایەتەکە بە 48,206 حاڵەت ئەژمار کراوە. هۆکاری زیادبوونی ژمارەی حاڵەتەکەش بۆ گۆڕینی شێوازی پشکنینی گەڕێنرایەوە. لای خۆیەوە کۆمسیۆنی تەندروستی نیشتیمانی چین هیچ ڕوونکردنەوەیەکی لەبارەی ڕەوشی پەتاکە لە سەرتاسەری ئەو وڵاتە نەدا. بە پێی داتای پێشاتەکانی سات بە ساتی پەتای جۆری نوێی ڤایرۆسی کۆرۆنا لە سەرتاسەری چین کە لەلایەن ئەو پلاتفۆرمانەوە بڵاو دەکرێتەوە کە لە ڕێگەی ئینتەرنێتەوە چاودێری سات بە ساتی ڕەوشی پەتاکە دەکەن، ئاماری ئەو کەسانی لە سەرتاسەری چین بەهۆی پەتاکەوە گیانیان لەدەستداوە بەرز بووەتەوە بۆ 1368 کەس و تێگڕای حاڵەتەکانی توشبوون بە پەتاکە بۆ 59,883 حاڵەت بەرز بووەتەوە. لەلایەکی دیکەوە بەهۆی لاوەزی بەڕێوەبردنەوە لە ویلایەتەکە کە پەتاکە تێیدا سەری هەڵداوە، پارتی کۆمۆنیستی چین سکرتەری پەتاکەی لە هوبەی لە کارەکەی دوورخستەوە. هاوکات کۆمیتەی ناوەندی پارتی کۆمۆنیستی چین سەرۆک شارەوانی پێشووی شانگەهای لە شوێنی دانا. هەر لە چوارچێوەی ئامادە سازیەکان بۆ بەرگرتن لە تەشەنەسەندنی زیاتری پەتاکە، سوپای ڕزگاری چین 2600 کارمەندی تەندروستی سەربازی لە یەکە جیاوازەکانەوە ڕەوانەی ووهان کرد. بە پێیامارەکانیش لەو کاتەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە چین سەری هەڵداوە، ئاماری ئەو کارمەندە سەربازیە تەندروستیانی ڕەوانەی ووهان کراون 4000 تێپەڕاندووە. هەر لە درێژەی پەرەسەندنەکانی پەیوەست بە ڤایرۆسی کۆرۆنا کە شتێکی نەفەر هەڵگری زەبەلاح بە 1445 سەرنشینەوە دوای ئەوەی لەلایەن 5 وڵاتەوە ڕەت کرایەوە دوجار لە کەمبۆدیا لەنگەری گرت. کە شتێکی زەبەلاحی نەفەر هەڵگر کە 1445 سەرنشین و 802 کارمەندی تێدایە لە ترسی کۆرۆنا لەلایەن 5 وڵاتەوە ڕەت کراوەتەوە، بەڵام حکوومەتی کەمبۆدیا ڕێگەی هاتنە ناوەوەی بۆ وڵاتەکە پێداوە. کەشتێکە بەهۆی ئەوەی هیچ وڵاتێک پێشوازی نەکردووە زیاتر لە 2 هەفتەیە لە دەریادا ماوەتەوە و هیچ کام لە سەرنشینەکانیشی توشبووی کۆرۆنا نین. بەرپرسانی تەندروستی کەمبۆدیا ڕایان گەیاندووە بەهۆی ئەو گرفتە زۆرەی بۆیان دروست بووە پشکنینی تەندروستی بۆ تەواوی سەرنشینان دەکەن، بەڵام تا ئێستا هیچ حاڵەتێکی کۆرۆنا بەدی نەکراوە. سێشەمەی ڕابردوو پاژەوەی پشکنین بۆ کەشتی ژاپۆنی شازادەی ئەڵماز لە کەناراوەکانی ژاپۆن کرا، دەرکەوت تا ئێستا 130 کەس هەڵگری ڤایرۆسەکەن. بەم هۆیەوە ڕێگەی چوونە ناو ژاپۆنی لێگیرا، دواتریش هیچ وڵاتێک ئامادە نەبوو وەری بگرێت.